لە هەواڵی یەکەمەوە دەست پێ یەکەم کە دوو هونەرمەندی ئازیز، دوو هونەرمەندی نیشتیمان پەروار کە ئەکرێت بڵێم لە هەموو بارودۆخەکانی تایبەت بە نیشتیمانەکەمان، تایبەت بە کوردستان، تایبەت بە هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێت ئەوان بێجەنگ نەبوون و جەنگیان هەڵبڕی و ئەوانیش ئەکرێت بڵێم لە باکوور و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرەو پایتەختی ڕۆشنبیری ئەم ئێوارەیان چەند سەعاتێک پێش ئێستا هونەرمەندانی ئەزیز، هەردوو هونەرمەندی گەورەی کوردستان دیاردەرسیم و ژاڵەسنەی گەیشتنە پایتەختی ڕۆشنبیری، گەیشتنە شاری سلێمانی کە لەلایەن خات و شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق پێشوازیکی گەرمیان لێکرا. ئەوان پەیامێکی ڕوونیان پێیە بۆ ڕۆژاوای کوردستان، بۆ کوردان، بۆ خاکی کوردستان. ئەوان لەگەڵ جابەزینیان لە فڕۆکەکە وتیان گەلی کورد بە یەکگرتووی داستان ئەنووسێتەوە. ئەوان هاتوون پەیامی پشتیوانی ڕۆژئاوا دووپات بکەنەوە. هونەرمەندان دیاردەرسیم و هەروەها ژاڵەسنەی کەکەن لە دیارترین ناسراوترین هونەرمەندەکانی کوردستان کە لە سەرجەم ساتە دژوارەکان، لە سەرجەم ئەو ساتە ناخۆشانەی کە تووشی خاکی کوردستان و تووشی نەتەوەی کورد دەبێت، ئەوان بێدەنگ نەبوون و بەرهەمی تایبەتیان هەبووە بە خاکی کوردستان. هاوکارمان سۆنیا چۆتە فڕۆکەخانە لە ساتی پێشوازیکردن لە هەردوو هونەرمەند چاوپێکەوتنێکی ئەنجام داوە و ساتی پێشوازیکردنی هونەرمەندانمان بۆ ئەگوازیێتەوە کە لەلایەن خانمی یەکەمی عێراق پێشوازیێکی گەرم لەم هونەرمەندانە کراوە. فەرموون با پێکەوە بینەری بێ. پامێکی هەیە، چ پامێک لەگەڵ خۆت هێنا هاتوویتەوە شاری سلێمانی؟ وەکمە گوت یانێ ئەم هاتنامە شاری سلێمانی باژارێکی کوردستانی رەنگینە، باژارێ بەرخوادانێ، هەر باژارێ کوردستانی باژارێ بەرخوادانەیە. یانێ گەرەکی کورد ئەم سلێمانی جی، هەولێر جی، ئامەد جی، مەهاباد جی، ئورمیە جی، هەر کوردێک زانی بە ئیرۆ تشتێک کورد یعنی نێیارên me dixwazin li rojava bi qedera gelê me bilêzin. Gerek em her kurdek zanî bin ku ev rojava sengerê berxwedana doza Kurd û Kurdistanê ê herî pêşiye. Eger ev der bişkê Kurdistanê bişkê. Em ê gelek tişta wan dikin. Eger ama em vê destdirêjiya dijminên xwe li rojava di wa sengeran de em ê bişkînin dîrok amade em ê dîrokê binivîsînin. Banga me ji bo her kurdekî saybetî de ji bo bajarê Silêmanî, gelê Silêmanî berxweder divê em hişyar bin, li ser piya bin, em demên dîrokî pir giring re derbas dibin. Ev êriş ne tenê ji bo Rojava. Dijminê me nabêje Kurdê Rojava, Kurdê Başûr. Ji bo dijmin Kurd e. ئەو بەرخودان و ئەو خۆپیشاندان ئەو ڕێپەیوانەی لە سلێمانی ئەو دیمەنانەی لە سلێمانی ئەیبین تا چەند تۆ دڵخۆشەکە؟ gelekî xweş bû berxwedana gelê Silêmanî rastî jî em pêk gelekî kelecan bû. Her ro çalakî xwepêşandan li bajarê Silêmanî bawer bike wek Mîna Amedê, Mîna Cîzrabotan deng veda li her çar aliyê Kurdistanê li diasporayê. Ev em pê serbilindin, em gelê xwe silav dikin. Ser serçava hevalê nêcan.